بەڵێنەکان تەنها لە چوارچەوەی نووسینی سەرکاغەز ماونەتەوە و هەتاوەکو ئێستا قەرەبوو نەکراوینەتەوە. وتەی دوکاندارانی بازاڕی لەنگەی شاری هەولێرە کە چەند جارێکە داوا دەکەن قەرەبوو بکرێنەوە، بەڵام هەتاوەکو ئێستا هیچ یەکیان بە فەعلی قەرەبوو نەکراونەتەوە. شەوی 27 شوباتی ئەمساڵ ئەگەر لە یەکێک لە دوکانەکانی بازاڕی لەنگەی هەولێر کەوتەوە و لە ئەنجامدا زیاتر لە 150 دوکان بەهۆی ئاگرەکەوە زیانیان بەرکەوت و سووتان. هەرچەندە دوای ئاگرەکە هەر یەک لە سەرۆکی حکوومەتی هەرێم و پارێزگار و قایمقامیەتی شارەکە بەڵێنی قەرەبووکردنەوەیان بە کاسبکاراندا. ئەوەی پێشتریش بە جۆرێک لە جۆرەکان بە هەر نەوعێک بۆ حکوومەت بە جۆرە قەرەبووی کردوتەوە. ئێستا ئێمە زیانەکانمان لەبەر چاو ڕوون نییە بڕیاری قەرەبوو بدەینەوە، بەڵام بە تاکید دواتر کە هەموو ئامارەکان دەرکەوت ئەو کاتی حکوومەت لە هەموو ئاستەکانی پشتیوانی دەکاتن لەوەی کە بزانین چ لە بۆ کاسبکارانە دەکەن. بەڵام کاسبکارانی بازاڕەکە باز لەوە دەکەن بەڵێنەکان تەنها لە چوارچێوەی قسە ماونەتەوە و هیچ کەسێکیان تاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. تا ئێستا دەسەڵاتدار لە هەولێر بە تایبەتی بەدەم داواکاری و پێداویستەکانی خەڵک نەهاتوون. لە نوێترین هەڵوێستیشیاندا ئەمڕۆ دوکاندارانی بازاڕی لەنگەی هەولێر لە بەردەم دوکانە سوتاوەکانیاندا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و دوای کۆنگرەکە شەقامی 100 مەتریان بۆ ماوەیەک داخست بەڕووی شۆفێراندا. ئەن باس لەوە دەکەن کە بۆچی زیان لێکەوتوانی لافاوەکەی چەند ڕۆژێک پێش ئێستای پارێزگای دوهۆک بە ماوەی تەنها 48 کاتژمێر قەرەبوو کراونەتەوە، بەڵام ئەوان تاوەکو ئێستا هیچ قەرەبوویەکیان وەرنەگرتووە و باسیشان لەوە دەکرد کە ماسزادانی خەڵکی هەولێرە لە بەرامبەر ئەوەی کە ئەوان نەچوونەتە ژێر ڕکێفی حیزبەوە. چەند ڕۆژێک پێش ئێستا جەنابتان نەزانن لافاوێک دروست بوو لە منتقەی دهۆک و زاخۆ کە ئێمە هاوخەمی خۆمان دەرەبڕین وەکو ئەهلی لەنگە خەمخۆر بوون بۆ هەموو کەسێک لە هەموو کاتێکە ئەگە پێویست بوو بە یارمەتیان داون، بەڵام تەمەشا دەکەن هەر چەند ڕۆژێک چەند سعاتێک پاشتر تعویز نەکرانەوە. هۆکارەکە چی؟ ئەم جیاکاریە، ئەم جیاکاری بەداخەوە کە لە مێژە خەڵکێک باسی ئەکا کە جیاکاریەک هەیە لە بینی هەولێر و دوهۆک. دیاکۆ حسێن ستاندەر.